ئاستا لەم بڕگەیەدا بڕگەی تەندروستیمان ئامادەیە باز لە نەخۆشەکانی کۆئەندامی میزەڕۆکەی هەروەها هەڵکردنی کۆئەندامی میزەڕۆ چییە میزە سوڕکێ چییە بەپێی ڕەگەزەکان زیاترە تەمە تا چەند کاریگەرە بۆ ئەمە بەستە گفتوگۆ زیاتر بە میوانداری دکتۆر سیدیق عومەر ڕەسوڵەکەین پسپۆڕی نەشتەرگەری گشتی کە پشەی ڕاستەخۆ لە کەرکووکۆ لەگەڵمانە سڵاو لەبێ دکتۆر سپاس بۆ ئامادەبوونە سپاس بۆی بەشێکی ڕاستەخۆ لە کەرکووکۆ لەگەڵمانای سڵاو لە ئێوەش بێت و بانیتان باش بەیانی ئەنارتی و بیدەرانی باش ئەم بەیانیە بەیانێکی تایبەتە کە ئەکەوێتە ڕۆژی هەینیەوە و لە شاری ڕەمەزانی پیرۆزدایە و بەرە جەژنانی شانە لەبەرەوە پیرۆز بایی لە هەموو بینەرانتان و دانیشتوانی کوردستانەکەم بم بۆنە خۆشانەوە. بەڵێ دکتۆر ئێمە باز لە ئەمڕۆ تەوەرەکەمان تایبەتە بە نەخۆشیەکانی کۆئەندامی میزەڕۆ هەروە هەوکردن و جۆرەکانی تری منەمێت قۆناغ بە قۆناغ بێمە سەری بەڵام لە سەرتادا خۆی پێکاتەی کۆئەندامی میز و میزەڕۆ لە چی پێکاتەوە بۆی ئەم بشێکی گشتی لای بینەران شی بێتەوە. کۆئەندامی میزەڕۆ یا میزەڕۆ خۆی پێک دێ لە گورچیلەکان لە حەوزی گورچیلەکان لەو بۆڕیەی کە بینی گورچیلە و میزەڵانایە ئەمجا میزەڵان خۆی لە پیاوە غودەی پرۆستات و لەوێ بەخوارەوە ئەو تونێڕەی یا ئەو بۆڕیەی کە بەرەو دەرەوە هاچێت ئەمانە هەمووی کۆئەندامی میزەڕۆن و کۆئەندامی میزەڕۆ بە شێوەیەکی گشتی خەڵکانێکی زۆر ئەناڵێنن لە بەدەستی نەخۆشیەکان کاتە دکتۆر بەشێکی گشتی ئەو نەخۆشە باوانە چین کە تووشی کۆئەندامی میزەڕۆ ئەبن لە دوایە مەسەر هەوکردن و ئیلتیهابات بەڵام بەشێکی گشتی نەخۆشیە باوەکان نەخۆشیە باوەکان بە شێوەیەکی گشتی ئەو هەوکردنەوەیە اینجا ئەو هەوکردنەوەی لە هەموو تەمەنێکە ئەبێ لە مناڵی ساوایە ئەبێ لە گەنجە ئەبێ لە پیرە ئەبێ لە هەردوو ڕەگەزشە ئەبێ لەبەرەوە مامەڵەکردن لەگەڵ میزەڕۆیە و لە خۆشیەکانی ئەبێ بە شێوەیەکی زۆر ورد بکرێت چووکە تیمارکردنی و چارەسەرکردنی نەخۆشیەکانی ئاسانیە و زۆربەی کات ماوەی باشی ئەوێ یعنی بۆ نبوونە نەخۆشیی ئەگەر تووشیکی قوڵگەشە بێ ڕەنگە بە 5 ڕۆژ بۆ هەفتەیەک دەرمان وەربگرێت چاک بێتەوە بەڵام هەوکردنەوەی میزەڕۆ ڕەنگە 3 هەفتەی بووێ یا مانگیشی بوێ یا لە بەعزێ حاڵەتی تایبەتیە چەند مانگیشی بوێ هەتاکو چاک بێتەوە و وەمە بەردەوام سەرپەرشتی پزیشکی و دەرمان وەرگرتن و ڕێنمایەکانی کە لە دوکتۆرەکانەوە لە پسپۆرەکانەوە وەری ئەگرێ پابەند بێ پێی بۆ نمونەوەکو ئاو خواردنەوە کە ئێمە زۆر جەختەکەی لەسەر ئەو کەسانەی تووشی هەوکردنەوەی میزەڕۆ ئەبن ئاو خۆنەوە بەڵام بە پێی پێویست نییە ئەو شتە کەواتە دکتۆر ئیلتیهاب و هەوکردنی کۆئەندامی میزەڕۆ هۆکارەکانی بۆ چی ئەگەڕێتەوە ئەو هۆکارانە چین کە تووشی ئەبن لە وڵاتی ئێمەیە وڵاتێکی گەرمە هۆکاری سەرەکی کەم خواردنەوەی ئاو شلەمنیە ئەوە یەک دووهەم زۆر خەڵک فێرە میزکردن زوو ناکە میز ئەهێڵێتەوە میز لە کاتی خۆیانەکە یا کەشیکەن بە تاوەتی میزەڵانیان بەتاڵ ناکەن بەلایانە بەتایبەتی لە مناڵە بەلەیەتی خەریکی یاریە خەریکی شتی ترا ئەچێت نەختێ میزەکە و دەرەچێت ئەو میزە لە ناو میزەڵانە مێنێتەوە کە مایەوە میز بۆ ماوەیەکی دوور یا درێژ بێگومانە بێتە هۆکاری ئەوەی هەوکردنەوە ڕوو بدا جا هەوکردنەوەش بە تایبەتی لە ڕەگەزی ئافرەتە و لە
لە پیاوانە ئەوانەی کە بەتەمەنن کە بیگرن بە ئاسانی چارەسەر داکرێت. واتە دکتۆر تەنها لە ڕەگەزی خانمان لە هەموو تەمەنەکان و پیاوان تەنها ئەو تەمەنانی کە لاڵکشاندان ئەمە کارەکەی بۆ چێگەڕێتەوە بۆچی تەنها پیاوان کە تەمەنیان بەرەو سەرەوە ئەچێت و خانمان لە هەموو تەمەنێکە؟ لە پیاوە کە بە نەختێ بە ناو ساڵا بڵین هۆکاری سەرەکی ئەوەیە کە پرۆستات گەورە بێ پرۆستات کە گەورە بێ ڕێگای میز نەختێک ئەگرێیان ئەو هینە تەسکە کاتەوە ئەو تۆنۆلی کە باسمان کرد تەسکە کاتەوە لەبەرەوە میز ئەمێنێتەوە لە ناو میزەڵانی کاتێک ئەو کاچێ میز بکات دێوێ بە تەواوەتی میزەڵانی بەتاڵکە ناتوانێت بە کوردەواری خۆمە کە پێڵێن پاشە میزە ئەو میزە ئەمێنێتەوە لە ناو میزەڵانەیە کە مایەوە بێگومان تووشی هەوکردەوە بێ جا کە تووشی هەوکردەوە و بە و پرۆستاتیشی هەبێ ئیشەکە ئەبێ بە دوو ئیش تەنها هەر هەوکردنەوەکە نییە بەڵام لەو کاتانەیە ئەبێ پرۆستاتەکەش تیمار بکرێ بۆی بتوانرێ کۆنتترۆلی ئەو حاڵەتە بکرێت. کاتە نیشانەکانی لە ئافرەتە بێگومان بەڵێ دکتۆر لە ئافرەتە نەختێک جیایە بەڵام ئەوش ئەگەڕێتەوە بۆ ئەو شتە ئەشگەڕێتەوە بۆ شتێکی تر بە تایبەتی ئەو ئافرەتانەی کە مناڵیان زۆرە بێ ماسوولکەکانی جێر میزەڵان تووشی بڵین نەختێک لاوازی ئەبن بە هەمان شێوە لە کاتی میزکردە ناتوانن بە تەواوەتی میزەڵانیان بەتاڵکەن و میز ئەمێنێتەوە لە ناو میزەڵان و ئەوە شێتەوە کاری ئەوکردەوەی میزەڵان. بەڵێ دکتۆر لە هەردوو ڕەگەزەکەدا نیشانەکانی هەوکردنی کۆندامی میزەڕۆ چییە کە ئەو کەسە بیناسێتەوە بڵێ من هەوکردنی کۆندامی میزەڕۆم هەیە ئایا هەست بە ئازارەکات یاخود ڕەنگی میزەکەیە گۆڕە؟ بەڵێ هەست بە ئازارەکات یەکەم دووەم تووشی تا بێ لەوانەیە تا و تاولەرزیش ینی میزەڕۆ ئیشەلەوە کارەکانی لەرزی کە بەهێز لە نەخۆشە ڕووەدا هەوکردنەوەی میزەڕۆیە جاجگە لە ئازار و ئەو تاهۆشتانە ئەمجا میزەکە خۆی ئەگۆڕێ ینی بۆ نمونە ئەو نەخۆشەی کە هەوبوونەوەی میزەڕۆی هەیە میزەکەی ئەکزێتەوە زوو میزەکات شەو کە ئەخەوێ لە خەو خەبەری ئەبێتەوە ئەبێ بچێ بۆ سەرا و جارێک و دوان وسییان و ڕەنگە زیاتریش. بەڵێ دکتۆر زوو میزکردن و میزە چڕکێ لە کامە ڕێگە زیاترا هەروەها و کارەکەشی بۆ چییە؟ بەس ئەوەش بڵێم ببوورە بەسە بێ ئەوەش بڵێم هەوکردەوەی میزە ڕۆژجاری وایە ئەبێتە هەوکاری ئەوەی ئەو نەخۆشە میزەکەی خوێناوی بێ چونکەونە هەوکردنەوەکە بەهێزە بێ کە بێتە هۆی برینبوونی ناو میزەڵان و ناو حەوزی گورچی لە و بێتەوە کاری ئەوەی کە میزەکەی خوێناوی بێ. بەڵێ دکتۆر سەبارەت بە پرسیارەکەی کە کردم میزە چڕکێ و زوو میزکردن هۆکارەکەی بۆ چیە گەڕێتەوە؟ ئایا لە خانمان زیاترە یاخود لە پیاوان هۆکارەکەشی بۆ چییە؟ بە شێوەیەکی گشتی هەوکردنەوەی میزەڕۆ لە ئافرەتە زیاترە ئەو باسی وەشمان کرد کە بۆچی بە تایبەتی و ئافرەتانی مناڵێنن کە زۆر بووە و هۆکارێکی تریش هەیە هۆکارەکە بڵین لەخواوەیە کە ئەو تونێڵەی بینی میزەڵان و دەرەوە زۆر کورتە یعنی لە پیاوە مەسەلەن 8 سانتیمەتر 7 سانتیمەترە یا زیاترە بەڵام لە ئافرەتە 4 سانتیمەتر بە زۆر بە ئاسانی میکرۆب و ئەو شتانە بۆیان هەیە بچە ناو میزەڵانەوە و ئینجا ئەگەر ئەوەش هەبێ کە
خۆی میز بمێنێتەوە لە ناو میزەڵان ئەو کاتەوە ئەبێتە هۆکاری ئەوەی زوو تووشی ئەو هەوبوونەوەی ببێت و بە هەمان شێوەیش بە ئاسانی چارەسەر دەکرێت و ماوەیەکی زۆری بوێ دوای ئەوەی پابندبوون بە ڕێنمایی دکتۆر کەیدا بە نەخۆشەکان بە شێوەیەکی گشتی. بەڵێ دکتۆر لە قسەکانی پێشودا ئاماژە بۆ کردبینینی خوێن لە میزدا ئاماژەی بۆ هەوکردنی کۆئەندامی میزەڕۆ ئەم خوێنە یاخود ئەم گۆڕانی ڕەنگی میزە بە هۆکاردانان درێت کە ئەم کەسە بە تایبەت ئەوانەی کە لە تەمەنیان لە هەڵکشاندایە نەخۆشی درێژخانیان تریان هەبێت ئاماژە نیە بۆ نەخۆشی تر یاخود تەنها ئەمە هۆکارە؟ نەخێر بۆ نمونە یەکێ لەوانە دروستبوونی بڵێن گۆشتی زیادە لە ناو حوزی گورچیلا یا لە ناو میزەڵان ئەبێ بە هۆکاری ئەوەی ئەو نەخۆشە میزەکەی خوێناوی بێ یان تووشی شێرپەنجە بێ لە هەرچی ئەو ئەندامانەی کە باسمان کرد لە کۆ ئەندامی میزکردنە یا میزەڕۆیە هەیە بگرە لە گورچیلەوە هەتاکو ناو میزەڵان یان هەتاکو پرۆستات ئەمانە بن هەموو ئەبنە هۆکاری ئەوەی کە میزەکەیان خوێناوی بێ. میز خوێناوی بوون هۆکاری تریشی هەیە ئی نەخۆشیەکە ڕەنگە لەندا کۆ ئەندامی میزکردن نەبێت لە جێگایەکی تر بێت بەڵام وەکو خۆی نیشانەدات وەکو میزی نەخۆشەکە خوێناوی بێت. بەڵێ دکتۆر کەم تا زۆر گەبیستی ئەوە بین گۆڕانی وەرز بە تایبەت لەو وەرزانەی کە پلەکانی گەرما دادەبەزن و وەرزە سەرماکاندا باز لەوە دەکرێت زوو میزکردن ئەمە بە هۆکارداندرێت ئەمێ دروستی و قسەمان بۆ بخەیتەڕۆ ئایا گۆڕانی وەرز پەیوەندی بە میزکردنەوە هەیە؟ خۆی زستانە لە وەرزی ساردا هەموو مرۆڤێک کەم میزەکە ببوورە زیاد میزەکە بۆ چونکە لە پێستەوە یعنی عارەق ناکات کە عارەقی نەکردەوە ئەو شلەمەنەیە کە ناو گیانی مرۆڤ هەیە لە ڕێی میزەڕۆوە ئەچێتە دەرەوە لەبەر ئەوە زوو ئەبێ میز بکە بەڵام بە هاوینەوە بە پێچەوانەوە میزکردن کەم خەڵکی کەم میزەکات لەبەر ئەوەی عارەقە کاتەوە ئەو شلەمەنیانەی کردنا و گیانە هەیە لە ڕێی پێستەوە دەرەچن لە ڕێی هەناسەوە دەرەچن ببوورە لە ڕێی پیساییەوە دەرەچن لەبەر ئەوە لە وەرزی گەرما میزکردن کەمە بێتەوە جا لێرەیە گرنگە زۆر گرنگە کە مرۆڤ زیاد ئەو بخواتەوە بۆ ئەوەی ئەو بڵێن ئەو بەلانسە ڕاگرێ چونکە زوو میزکردن و ئاو خواردەوە و زوو میزکردن وەک بڵێن ناو میزەڕۆ بە شێوەیەک ئەیشوە شوشتنیەکە کاتە دکتۆر ئەی کێشی لەش و ئاڵی کێشی لەشیان زیادە وابەستە دەکرێت بەم بابەتەوە؟ کێشی لەشی زیاد بڕوات بێ هۆکارە بۆ زۆربەی نەخۆشیەکان لە شەکرە و زەخت و نەخۆشی دڵ و نەخۆشی جومگەکان و هەمووی چونکە بەخۆی قەڵەوی بڵین هۆکارێکە بۆ ئەوەی سیستەمی بەرگری مرۆڤ کەم بێتەوە لەبەرەوە ئەوانیش زیاتر تووشی ئەو نەخۆشیانەی میزەڕۆوە بن. بەڵێ دکتۆر ئەی خۆراک تا چەند خۆراک کاریگەرە لەسەر هەوکردنی کۆئەندامی میزەڕۆ کۆمەڵی خۆراکەیە کە پێویستە ئەو کەسانەی هەوکردنیان هەیە لی بەدوور بن؟ وەڵا لێرێ ئەبێ باسی ئافرەت بکەین بەڵێ چونکە بە تایبەتی ئافرەت زۆر حەزیان لە شتی تفت و تیژ و ترش و ئەو شتانە هەیە چی وەکو ئیکەنە ناو خواردنی ئاساییەوە و چیش بە تەنیا ئەیخۆن وەکو لێوەندوزی وەکو ئەو شتان طبعا ئەوە ئەو ترشیە واکە ترشایی ناو میز بە زۆر زیاد دێ طبعا ئەوە بێتە هۆکاری برینداربوونی ئەو پەردەی کە لە ناو میزەڕۆ لە ژوورەوەی میزەڕۆ هەیە برینار بێ
و کەبری ناریش بوو تەڵان میز بەسەر یاڕەتە بێ ئەبێتەوە کاری هۆ کردەوە. بەڵام لە ڕەگەزی نێرا بڵێنە لە پیاوەکانە بڵین ئەو جۆرە بڵین فاکتەرە ئەو دەورە نابینێ ئیلا ئەگەر لە ماڵەوە ئەو خواردانەی بۆ بکەنەوە ئەبێ بیخواچی بکەن. بەڵێ دکتۆر تەمەنێکی دیاریکراو هەیە بوترێت ئەم کەسایان ئەم تەمەنە زۆر ئاساییە کە میز نەتوانێت ڕابگرێت بە تایبەت لە منداڵاندا؟ خۆی مناڵ ئەوە شتێکی باوە و دیارە مناڵ ینی شتێکی سروشتیە هێشتا میزەڵان فێر نەبووە یا ئەو دەمارانەی کە ئەچن بۆ میزەڵان هێشتا فێری ئەوە نەبوونە میزەڵان فێر بکەن لە چ کاتێکە بڵێن وەکو نامە ئەنێرێ بووە مێشک کەی میز بکە. یعنی ئێمە پیا و چۆنی میزەکەین میزەڵان کە بڵێن جێگایەکە میزی لێ ئەو کۆگایەکە میزی لێ کۆ بێتەوە کە ئەو کۆبوونەوە ئەگاتە بۆ نمونە ئەگاتە دەوری 200 سیسی نامەیەک مەسجێک ئەنێرێ بۆ مێشک کە بۆی ئەو مرۆڤە میز بکە. بەڵام لە گەورەیە ئەتوانێت تاقی ئەو کاتە نڕوە لی گەڕێ بۆ کاتێکی چووکە ڕەگە جێگاکە گونجاو نەبێ هەتاکو لە ڕەگە تا 200 تریش بهێڵێتەوە دوای ئەوە لە جێگایەکی گونجاوە بیکە. بەڵام لە مناڵە ئەو شتانەی یعنی ئەو بڵێن ئەو دەمارەی کە بەرپرسن لە ناردنی ئەو مەسجە بۆ مێژ هێشتا نەگەیشتونەتە ئەو ڕادەیەی لە کاتی پێویستە بدێرێت لەبەر ئەوە میزەڵان خۆی هەرکە میزی تێچوو ڕەگە 100 سیسیش بێ ڕەگە 50 سیش بێ ناڵەکە یعنی ئەگەر بگریە لەگەڵ یا ڕەگە میز بکە یان خۆی هەر وەختێک میزی تێچوو میزەکە ئەکا بەبێ ئەوەی کۆنتترۆلی ناڵ بەسەر. بەڵێ دکتۆر ئەمێت ئێستا هۆکاری دروستبوونی ژەرپەنجەی و ئەنجامی میزەڕۆ لە چیەوە دروستە بێت ئەم ژەرپەنجەیە؟ شێرپەنجەی میزەڕۆ وەکو شێرپەنجەی هەر جێگایە کە ڕوو ئەدا لە گیانی مرۆڤە زۆربەی کاتەکان هۆکارەکان دیار نییە. بەڵام بۆ نمونە ئەگەر هەوکردنەوەی زۆر و نەخۆش چارەسەری نەکات بمێنێتەوە بەبێ چارەسەر و بەبێ جوێنەدان ئەو هەڵکردەوەی تەبان تەسید لە ژوورەوەی میزەڕۆ ئەکات ڕەنگە بێتە هۆکاری ئەوەی شێرپەنجە دروست بێ. دووهەم شت بەردە یعنی بەردێکی زۆر ناو گورچی لایە ئەجێتی گورجی لادا بریناری ئەکا لە ژوورەوە یا لە ناو میزەڵان بەردی وامان هەیە ببینیوە بەقەت پرتەقاڵێک ئەوە طبعاً ئەو میزەڵانە بریندار ئەکات و هێواش ئەبێتە هۆکاری دروستبوونی شێرپەنجە. بۆ نمونە نەخۆشی بەلهارزیە کە ئێستا زۆر کەمە خۆی هەر بە شێوەیەکی گشتی لە کوردستانە کەمە بەڵام لە خواروی عێراقا زۆرە هۆکارێکی سەرەکیە. لە وڵاتی مەسر زۆرە ئەو نەخۆشیە زۆر بڵاوەیە و بێتە هۆکاری دروستبوونی شێرپەنجەی میزەڵان. هۆکاری تریش هەیە بەڵام دیاریکردنی بە تایبەتی ڕەنگە نەختێک قوز بێ وەکو جێگاکانی تری گیانی مرۆڤ. بەڵێ دکتۆر بینە سەر چارەسەرەکانی نەخۆشەکانی کۆئەنجامی میزەڕۆ چییە هەم ئەوانەی کە باسیشمان کرد؟ یەکەم شێت ئەوەیە نەخۆش کە تووشی ئەو شتانێک کە باسمان کرد کە تووشی هەوکردنەوە بێ یا تووشی ئازاری گورچیلا بێ یا ئازاری میزەڵان ببوورە.
سەردانی دکتۆری پسپۆر بکات بۆی نەخۆشیەکە دەست نیشان بکرێت چییە و چارەسەری تایبەتوەر بێ. دووەم ئەو ڕێنمایەنی کە دکتۆر ئەیدا بە نەخۆش ئەبێ ئەو نەخۆشە پابەت بێ پێوەی کە پێی ئەڵێ ئاو زۆر بخۆرەوە یا دەرمانەکانت بۆ ماوەی 15 ڕۆژ یا 20 ڕۆژ یا مانجێک ئەبێ نەخۆش پابەت بێ. باز نەخۆش چییە کات دەرمانەکە وەرەگرێت ئەچێ وەلای دکتۆر دەرمانەکە وەرەگرێ بەڵام کە هەستی کرد نەختێک باش بوو دەرمانەکە دەخۆیەوە ئەبڕێ. ئەمە مانایی وانیە واتەی ئەوە نابخشێ کە ئەو هەوکردنەوەیە چاک بووە. لەبەر ئەوە دوای ماوەیەکی تر کە ئاوی کەم خوارد یا تووشی سەرما بوو یا تووشی هەرچی ئەگەرێکی ئەو بوو کە سیستەمی بەرگری دابەزێ هەوکردنەوەکە ئەگەڕێتەوە و ئەبێ سەر ببێ چارەسەر بکرێت. من بێ جەختەکەم لەسەر ئەوەی کە هەوکردنەوەی میزەڕۆ بە هەفتە بە 4-5 ڕۆژ چاک نابێ ماوەیەکی چاکی ئەبێ و دکتۆری پسپۆر خۆی ئەو ماوەیە دیاری ئەکات و لەسەر نەخۆشەکەش ئەگەر بیەوێت چاک بێت و ڕزگاری بێ و نەخۆشیەکە بنبڕ بێ ئەبێ پابەت بێ بەو ڕێنمایانە. بەڵێ دکتۆر ئەی ئێوە لە چ کاتێکدا پەنا دەبەنە بەر ئەنجامدانی نەشتەرگەری چ کاتێک هەست ئەکەن ئەم نەخۆشە بە تەواتی پێویستی بە نەشتەرگەریە لە چ قۆناغێکە؟ ئێمە باسی شتێکمان نەکرد کە هۆکاری ئەوەیە کە کێشە لە میزەڕۆ ڕوو بدا کە شت ئەبێت کە زگمانکە یعنی بۆ نمونە نەخۆشێک دوو گورچی لێ هەیە یا میزەڵانی گوپی تیا دروستە بێت ئیتر چەند شتێکی تریش هەیە ئەوە زگمانکە مناڵ دەدای کە بێ هەیەی طبعا ئەوە نابنە هۆکاری ئەوەی زوو تووشی نەخۆشی هەوکردنەوە و تا ڕادەیەک لە خۆشی شێرپەنجەش ببن جا ئەوانە ئەبێ بیری لێ بکرێتەوە و زوو چارەسەر بکرێت. دکتۆر ئەو چارەسەریانەی کە ئاماژە و پێکرد لە چ کاتێکدا ئەم چارەسەریانە بە چارەسەری تەواودا دەندرێت گەر بێت و نەخۆشەکە ڕێنمایەکان جێبەجێ بکە یاخود ئەم نەخۆشە هەر ئەبێت لەژێر چاودێریا بمێنێتەوە. ئێمە باسی ئەوەمان کرد کەی دەشتەرگەری بەکاردێنی. بەڵێ یعنی بۆ نمونە ئێستا تەکنۆلۆژیا پێشکەوتووە پێشان بەردی گورچیلە کە لە سانتیمبوونی و یا 2 سانتیمەتر زیاتر بواە ئێمە دەشتەرگەریمان بۆ کرد. بەڵام ئێستا ئامێری واپەیە بووە بە نازۆر یا بەشکاندن بە لەیزەر و بە سۆنار ئەو بەردە ئەشێدرێ بەبێ ئەوەی نەخۆش تا هەتا پێویستی بە بێهۆشکردن بێت. یعنی ئیشەکان بەرەو ئاسانی ئەڕوە تەکنۆلۆژیا دەورێکی سەرکی ڕۆڵێکی سەرکی ئەبیری لە چارەسەری زۆربەی نەخۆشەکان. بەڵام لێرەیە گرنگ چییە؟ ئەو نەخۆشی کە تووشی بەردەبێ بۆ نمونە زوو سەردانی نەخۆشخانەکان بکە یا سەردانی دکتۆری پسپۆر بکە. یەکێ لەو شتانێکی کە نەشتەرگەری پێویستەکە ئەو شتە زگمەکانی کە باسمان کرد یەکێ لەو هۆکارانەی کە نەشتەرگەری پێویستەکە دروستبوونی گرێ یا بە تایبەتی شێرپەنجە لە چەند جێگایەکی کۆئەندانی بیسکردنە ئەوە ڕەنگە بەشێکیان ببن بە هۆکاری ئەوەی دەشتەرگەری پێویستکە. شتێک هەیە لە مناڵان ڕوو ئەدات ئەوە خەڵکی زۆربەی کات ئاگایان لێ نییە و سەری ناکەن بە تایبەتی لە ئەمە ڕوو ئەدا لە مناڵی کوڕە کونی چووچیان یا بە زگماک یا بە هۆکاری خەتەرەکردنەوە تەسکە بێتەوە. ئەجاوە چۆن دیارە بێ ئەو مناڵە کاتێکە ئەگەر سەیری بکەی لە کاتی بیسکردنها میزەکەی سەیرەکە ئەڵەی ناپورەیە دوور فرێدا و پرش و بڵاوە بێتەوە ئەوە ئەبێ چارەسەر بکرێ. ئەگەر چارەسەر دەکرێ و بمێنێتەوە بۆ ماوەیەکی زۆر ڕگێتە بگاتە هۆکاری ئەوەی
گورچیلەکان سس بەدەیشکردن ئەوە جگە لەوەی بەردەوام تووشی هەوکردنەوە بێت و ئەوە هەوکردنەوەیە و لەو تەمەنە ئەبێتە هۆکاری ئەوەی ئەو مناڵە گەشەکردنی تا ڕادەیەک دواکەوێت. بەڵێ دکتۆر ئەو چارەسەریانەی کە ئاماژە پێکرد ئاماژەم بۆ کرد ئەم چارەسەریانە چارەسەری تەواون یاخود ئەبێت ئەم نەخۆشە هەر لەژێر چاودێریا بمێنێتەوە؟ خۆی زۆر نەخۆشی هەیە پێویستەکە بە چاودێری دوور ینی بۆ نمونەیەکی بەردی هەیە لە میزەڵانی هەتا شتێک هەیە کە ئەڵێ دکتۆر ئەڵێ من بەردەکەم بۆ لا بردی بەڵام خوا چاک دەکاتەوە اینجا ئەمە قسەیەکی دەستەق و قسەیەکی زۆر معنابەخشە واتە بەخشە چونکە ئێمە لە حالەتی بەردا لە گورچیلە بێ یا لە میزەڵان بێ ڕاستە مە بەس بەردەکە لابن بەڵام هۆکارەکان لەبەر ئەوەی دەناسراون هۆکاری دروستبوونی ئەو بەردە جارێکی تر بۆ جاری دووهەم و تا ڕادەیەک سێهەم و چوارەمیش ئێمە نازانین لەبەر ئەوە ئەو نەخۆشە کە تووشی بەردی گورچیلە بوو و چارەسەری کرد بە هەرچی شێوەیەک بێ وتمان بچکاندن بێ یان بەرەشتەرگەری بێ ئەبێ بەردەوام لەژێر چاوەدێری دکتۆرا بێ بۆ ئەوی دروست دەبێتەوە چونکە ئەگەر دروست بووەوە لە بیدایەتەوە زۆر بە ئاسانی چارەسەرەکرێت بەڵام کە گەورە بوو ڕێگەهانی سان لەشتەرگەری پێویست بکات. بەڵێ لە قسەکاندا زۆر ئاماژەت بە ئاو خواردنەوە کرد ئەمێ بزانم ئایا کارێکەیە کە تاک بێوێ ئەنجامدا تاک لە شوێنی خۆی ئەنجامدا وەکو خۆپارێزنێک بەکاری بێن لە نەخۆشیەکانی کۆ ئەنجامی میزەڕۆ؟ بڕوات بێ ئاو خواردنەوە هەر بۆ گیانی مرۆڤ بۆ جەستەی مرۆڤ دەرمانە جا بۆ میزەڕۆ بە پلەی یەک دێت بۆ ئەوەی کە یەک تووشی نەخۆشی میزەڕۆ نەبێ دووهەم کە تووشی نەخۆشی بوو ئاو خواردنەوە کە و زوو میزکردنەکە چارەسەرە بۆی. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر سدیق عومەر ڕەسوول پسپۆڕی نەشتەرگەری گشتی کە بەشێکی ڕاستەوخۆ لە کەرکووکۆ لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاریەکانت.